دوای کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕێگەپێدان لە قەزای سۆران و هەروە کۆبوونەوەی لیژنەی قەزای سیدەکان بڕیادراکەوە ئەم ساڵەش ڕێگە بدرێت بە کۆچەریەکان و هەروها ئەوانە کاری هەنگەوانی و کاری کشتتوکاڵیەکەن بۆ کوێستانەکانی قەزای سیدەکان و میکانزمی ئەم ساڵەش جۆرێکی تایبەتیری هەبێ لەگەڵ ساڵانی ڕابردوو بۆەوەی کەوا زانیاری تەواوی ئەو کەسانە وەرەگیرێت و هەروها ژمارەی پەیوەندیەکانیان وەرەگیرێت وی خانەوادەکانیشان چکە ئەو شوێنانێکەوە سەردانێکن کوێستانەکان هێڵەکانی پەیوەندی وەک پێویستین بۆ ئەوێ لە هەر حاڵەتێکی نەخوازرا بە ئاسانی بتواندرێت خانەوادەکانیان ئاگدار بکرێتەوە و هەروها ناسنامەیەکیان بۆ دروست دەکرێتەوە جۆری ناسنامەکان هەریەکیان شێوازێکە ئەوەی هەنگەوان و هەروەها لەگەڵ ڕەوەندەکان و کاری کشتتوکاڵی جیاوازە ئاماژدە دروستکردنی ئەم ناسنامانە ئەوەیەکەوە زۆرترین هاوکاریان بکرێت لە بازرگەکان کاتێکە سەردانی کوێستانەکان نەکرێت و سەبارەت بە هەنگەوانەکانش ئەم ساڵە بریانماندا کەوا ڕێخستنەوەیەکی تری پێ بدرێت لە چەند ساڵانی ڕابردوو بۆ ئەوەی هەم شوێنەکان دیاریکراو بێت ئەو شوێنانێکەوە هەنگاوانەکان سەردانیەکەن و هەروە بۆ کوالێتی هەنگوینەکانشیان باشتر بێت لە ساڵی ڕابردوو شوێنانێکەوە لە سنووری ئێمە کوێستانەکانی تێدایە لە ساڵی ڕابردوو ژمارە ئەو کەسانە بۆ کاری کشتتوکاڵ و هەروە هەنگەوانی و کاری مەڕداری سەردانی ئێمەیان کردبوو زیاتر لە 1286 هاوڵاتی سەردانیانکردن بۆ ئەو کارانێکەوەکەن و ئەم ساڵە ئاماری کۆتایی لە ئامارەکان لە کۆتایی بەدەرەکەوێت تا کوێستا نازاندرێ ئەم ساڵ چەند کەس سەردانەکە بەڵام ڕێنمایی ئێمە بۆ ئەوان کاتێکە ناسنامەیان پێدێ و ڕێنمایش ئەکرێ بۆی ئەو شوێنانێکەوە مەترسین بە تایبەتی نزیک قەرەقۆڵە سەربازیەکان نەکەون و هەروە نزیک ئەو لایەنان نەکەون کەەوە لەو شوێنانەدا بوونیان هەیە و لە هەمان کاتە خۆیان بە دوور بگرن لە ململانی سەربازەکانی نێوان پەکەکە لەگەڵ تورکیە لەم ناوچەیەدا بوونی هەیە و ئەو شوێنانەیەکەوە مەترسین لە TNT ئاگداریان نەکەینەوەکەوە نەچن سەردانی ئەم شوێن نەکەن و گیانی خۆیان پێ سەلامەتتر و لە پێشتر بێت لەو داهات یاخود لەو کارێکەوە ئەکرد بە شێوەیەکی گشتی ئەو کوێستانانێکەوە لە سنووری ئێمە هەن دیارە منتیقەی خواکوورکە لۆڵانە و هەروە خنێرەیە کوێستانەکانی بربزینەوە کۆمەڵە شوێنێکی تریش هەنا بەڵام هەندێک شوێن لەوانەیە مەترسی بن ئێمە ئاگداریان نەکەن و کە بە هیچ شێوەک سەردانی ئەم شوێنانە نەکەن و یاخود ئەو ڕێگا سەرەکیانەی کەەوە هاتوچۆکردنیان تێدا هەیە مەترسین پێیانەڵێن کە لەم شوێنانە لادانیان تێدا نەبێت و تەنها لە ڕێی سەرەکی هاتوچۆ بکەن